Today we planted some trees here and ئێمە لێرەین بۆ ئەوەی بەشدار بین لەم چالاکیەدا کە 2000 نەمان دەڕوێنین. گرنگیەکی زۆر بەوە دەدەین کە ژینگە لە هەرێمی کوردستان و لەم شارە سەوزتر بێت. ئەم چالاکیە یەکێکە لە کارەکانی ئێمە و جێگەی بایەخی ئێمەیە و مای دڵخۆشیمانە. ئەمە دیاریەکە بۆ پارێزگای سلێمانی و پارێزگاکانی کوردستان. ئێمە لە نزیکەوە بەیەکەوە کار دەکەین لە سێکتەری کشت و کاڵیشدا پشتگیری دەکەین. یارمەتیدانی یەکتری هۆڵەندا و کوردستان بەیەکەوە وا دەکات دنیایەکی باشتر و خۆشتر بەیەکەوە بسازێنین. the government of the Netherlands, we try to support the Kurdistan region and here in Sulemania. ئەم بەڕێزانش کە بەشداریان کردووە ڕۆحێکی ئینسانیانە و گەردونیانەی گەوریان هەیە چونکە ژینگە لە هەر شوێنێ نەمامێک بچێنی ژیانی مرۆڤایەتی لە هەموو گۆی زەویە ئەبوژێنیتەوە لە هەر شوێنێکیش گەندەڵی و وێرانی و مخەدەرات و تیرۆر هەبێ زیان بە هەموو مرۆڤایەتیە گەێنێ بۆ ئێمە چۆن لە کۆرۆنا بەیەکەوە بووین لە پاراستنی ژینگەی گەردونیش بەیەکەوەین و لە چارەسەرکردنی خۆڵ و خاشاک و بەکارهێنانی وزەی نوێشە بەیەکەوەین لە کشت و کاڵا بەیەکەوەین کە بە ئومێدی ئەوەین کە ئەم پەیوەندیانە لەگەڵ بە تایبەتی وڵاتی هۆڵندایە بەردەوام بێ کە پەیوەندێکی زۆر بەتینیان لەگەڵ پارێزگای سلێمانی و کۆمپانیاکانی ئێرە هەیە بۆی بتوانین ئەوەی باشە بۆ وڵاتی خۆمان و بۆ مرۆڤایەتی بیکەین.